بۆی سوودمەند بی لە وەرگرتنی نرخی تایبەت لە کاتی ئۆردەرکردنی گەلاکسی S25 ئەلترا لە بازاری ئۆنلاین عێراق. بینێریۆ ڤیددیۆی بە تەبان لەبەرچە لەبەرەوەی کۆمپانیای سامسۆنگ تۆزێک ڕەنگی تایبەتتری داناوە لە ئۆنلاین کە لە ئۆفلاینی ئەمەیەک 250 دیسکاونتی هەیە لەسەر هەموو ئەکسواراتەکانی مۆبایلەکە لاما کادا 130 دیسکاونتی هەیە لەسەر سەماعەکان و زایدەن 115 دیسکاونتی هەیە لەسەر سەعاتەکانی سامسۆنگ و لامان کاتیشدا ئەگەر بتوێ مۆبایلەکە 100% بەتەکیدی ئۆردەر بکەی و بڵێ ئەو مۆبایلە دەگاتە دەستمون کە نوسخەیەک تێرابایتە تۆ بە ڤیزەکار پێشوەختە پارە دەدەی ئۆردەرەکەی خۆت 100% سکیور و کۆنفێرم دەکەی و لامان کاتیشدا ئەگەر بتوێ هێشتا هەرزانتر لە بازاوەرگری کە 1,690,000 دەتوانانی 7,000 بۆ 75,000 خوار ئەو سارە بیکڕی پێشتر دەبا ڕژیستەر کرد بە پێش ئەوەی گەلاکسی ئەمپاک ئەلام بکرێت بەس بۆ ئەو کەسانێک هێشتا ڕژیستەریان نەکردووە دەتوانن تەلەفۆن بۆ کارمەندەکانی کۆڵسەنتەری کۆمپانیای سامسۆنگ بکەن بڵێن دەمانوێت سوودمەند بین لەو کوپۆنی کە پێشتر هەبووە ئەو لەگەڵ دەبێت لە خەت ئەتا تۆ مۆبایلەکە داوا دەکەی بۆ نرخەی کە 1,612,000 و شتێکە غەڵەت نەبم بۆیە سوودمەند بن لەو شتانە خواتان لەگەڵ.